5 گەڕک لە کفری کە ژمارەی خانووەکانیان لە 1000 خان و زیاترە تا ئێستا تاپۆیان نییە. ئەم کێشەیە ساڵانێکە بۆتە خەمی دانیشتوانەکەی. جگە لەوەی بێتاپۆیی گرفتی کارگێڕی و دارایشی بۆ خاوەنەکانیان دروست کردووە لە چارەنووسی موڵکەکانیشیان دڵنیانین. بێتاپۆیی ئەو کەسانی کێوات دادەنشن ناتوان هیچ تەسەڕفێکی پێوە بکەن، هیچ معاملەیەکی پێوە ناکرێ. خاوەنی ئەوەی کەواتیا دانیشتۆ تا ئیساکە هیچ بەڵگەیەکی نییە کە بیسەڵمێنێت کە ئەم خانووی ئەوە لە هەندێک جاریشە کڕین و فرۆشتنی پێکرێ، بەڵام کڕین و فرۆشتنەکە نایاساییە. ئێمە معاملەمان کردووە لە تقریبا 3 ساڵ 2 ساڵ لەمەوەی پێش وتیان پێمان وتیان معاملەی خانووەکان بکەن با بیکەینە تا بۆ سەرتانەوە. ئێمەش هەڵسیین معاملەمان کرد بە کاملی بردمان لە شارەوانیە فڕەماندا هەتا ئیساکە لە شارەوانیە بە هیچ شێوازێک خەبەری بۆمان نەبووە، نە بە خێر و نە بە شەر هیچ شێوازێک پرسیارن لێمان نەکردوێ. ئەمە گەڕێکی مام محەممەدی گەورەترین گەڕێکی بێتاپۆی شارەکەیە. ساڵی 1970 حکوومەتی بەعز بە تۆمەتی پشتیوانی دانیشتوانەکەی بۆ پێشمەرگە گەڕەکەکەی تەختی زەوی کرد. نزیکەی 20 ساڵە حکوومەتی هەرێم خانووەکانی بۆ دروست کردوونەتەوە، بەڵام بێتاپۆ. ئیدارەی شارەکە دەڵێت بڕیارەکەی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت ئەم کێشانە چارەسەر دەکات. بڕیارەی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت کا قوبات تاڵەبانی بۆ گەرمیانە، واتە هەموو قەزام لە حەکانی گەرمیان و بە کفریشەوە هاوڵاتیانی شاری کفریش لێ سوودمەند دەبن. ئەو گەڕەکانەی تاپۆیان نییە تا ئێستا مامەڵەی موڵکی دەوڵەتیان لەگەڵدا ئەکرێت، لە کاتێکدا موڵکی تەواوەتی خاوەنەکانیانە. هاوڵاتیان دەڵێن دۆسەی ئەم گرفتەیان دەیان جار هەڵداوەتەوە. ئێستا تەنها ئومێدیان بەو بڕیارەی جێگری سەرۆکی حکوومەتە و چاوەڕوانی دەرچوونن لەم گرفتە. سامان کەریم کورد، سات نیوز، کفری.